بڕینکردنی سەیارە و ستاف و ئەمانە مامۆستا زۆر هاوکارم بوو لە ماڵی خۆمانە دەستمان پێکرد زۆر بە بچووکی سەرەتا ناوی ماڵەکانمان وەرگرت ئێمە ڕۆژانە لە 60-70 بەشە خۆراکە و دەستمان پێکرد ئەلحەمدولیلا دواتر پرۆژەکە گەورە بوو ئێستاکە ئەمساڵ بە نزیکەی ڕۆژانە لە 100 تا 150 کەس ئێمە خواردنمان دروست کردووە کاتە ڕووبارخان هەر ئەو هەستە بوو کە هانی داین ئێمە ئەوە بکەین زۆر پێی مرتا بووین شتی زۆر خۆشی تیا بوو و یەکێ لە هەرە ئەو شتانەی کە زۆر متەئسیر بووین پێی زۆر ناخۆش بوو ڕۆژێکیان تەلەفۆنم بۆ یەکێک لەو دادانە کرد کە ئێواران خواردنمان بۆ ئەناردن ساڵی پار نەخۆش بوو ئەم ساڵ ئێوارانێک تەلەفۆنم بۆ کردم خواردنوشت مەکەن و لەگەڵیشە هەواڵم پرسی ئایا تەندروستی چۆن ئەم ساڵ باشی تۆمانە بەدڵێکی زۆر پڕەوەوتی ئەلحەمدولیلا باشم نەخۆشخانەی هیوا بوو خۆی نەخۆشی شێرپەنجەی هەبوو وتی مامۆستا لەوە ناخۆشتر ئەوەیە ئێستا ئەم ساڵ لەگەڵ کوڕەکەم بەیەکەوە ئەچین بۆ جەلسەی کیمیایی یعنی مناڵێکی ئەوە مناڵەکەشی بە هەمان شێوە تووشی هەمان نەخۆشی ببوو ئیتر ئەو ڕۆژە هەتا ئێوارە ینی زۆر ینی هەتا ئێسش پێوی هەر لە دڵم دەرناچێ ینی ڕووداوێکی ینی زۆر ناخۆش بوو لەگەڵ ئەوەیە ئەوەش دووبارە هانی داین کە ئێمە ڕۆژانە ئەو خواردانە دروست دەکەین و بە ستافەکەشەوە تخوا دوعای شیفا بەسەر خواردنەکانە بخوێن بۆی هەر کەسێک کە ئەم خواردنە ئەخوا ببێ بە شیفا بووی وەیەکێکی تر لەو شتانەی کە زۆر جێگی دڵخۆشیە بۆ ئێمە ئەویش ئەوەیە کە ئەلحەمدولیلا هیچ کەسێک نەهاتە دەرگاکەمان بەدەستی بەتاڵەوە بیگەڕێنەوە ڕاستە ئێمە خواردنەکان بە عادەت دروستمان ئەکرد بە پێی لیستی ناوەکان من کاک سەلمان لیستەکی بۆ ئامادە ئەکردم دەستوچاوی خۆش بەیەخوا کاتژمێر 2 بۆی ئەناردم ئیتر بۆ نمونە ئاید ئەمڕۆ 100 نەفەرە 150 ئیتر من ینی بۆی ئەو خواردنە دوایی هیچ زیاد نەبێ هیچی لێ خەسار نەبێ یان ماڵێک بەبێ ئاگاداری خواردنی بۆ نەبێن ئەو خواردنی کردێت ئێمەش ببین لێ خەسار بێ بۆیە ڕێک بەپێی عادەتی ئەوە دروستمان ئەکرد ئیسراف نەبێت بەڵێ لەگەڵەوەی کە زۆر عادەت دروستمانەکە جاروا بوو کەسێک ئاهات ڕێبوار بوو ئێستا ماڵین بەس ناحیتەکیە بوو ینی بەڵام چەند جارێک کەسانی ڕێبوار هاتوونەتە تەکیە پرۆژێتان بڵاو بوو ینی خەڵکی کەش بیزانێت بڵێ ینی ئەیان ناردن کەسێک ئاهات فەقیر بۆ هات زەکات وەربگرێ لە کەسێک یان شتێ ئەیانوت بڕۆ خواردن ئێوارەش لە ئەو شوێنە وەربگرە و بزانە خواردنان ئەدەنێ ئەلحەمدولیلا چەند جارێک لە بازیان لە کانشەیتان لە چەمچە ماڵ شۆڕژ کەسانی وابوون هاتوونەت ئەویان بۆ وەرگرتنی موچەیەک یا بۆ شتێک هاتوونەتە ئەبیانە سەردانیان کردویانە ئایا خواردن هەیە ئێمەش بەشی ئێبارە 5 نەفەرێ 6 نەفەرێ وتمان ئینشەڵڵا ئەخوای گەورە جێگی پڕەکاتەوە بەرەکەتی تێکەوێت